بسم الله الرحمن الرحیم و بهی نستعین. صلاة و درود لأمیر المؤمنین عالم حضرت امام خامنه‌ای مد الظل العالی و صلاة و درود لێنگۆ خشکان و برانی عزیز. جلسەی هەژدەهەمی بەیانی گامی دووەمی انقلابی ئیسلامی جەهادی تەبین لەگەڵ لێنگۆ خشکان و برانی عزیزین. بەر ئەساسی فەرمایشات و بەیاناتی حضرت امام خامنه‌ی مد الظل العالی، عزیزانی من، گەورەترین جەهادێک کە دەستوری پێدراوە دەبێ بە ئیجرا دەربێ لە بینی تەواوی مسلمین و مؤمنینی عالمدا جەهادی تەبینە. جەهادی تەبین یەک فەرمانی عمومی لە تەرەف ڕەهبەری معەزەمی ئینقلابی ئیسلامیەوە بۆی سادر کراوە کە دەبێت تەواوی عالمان، تەواوی فەقیهان، تەواوی دانیشتجویان، تەواوی ئەساتیدی دانیشگا، تەواوی نوخبەکان بۆ بە ئیجرا دەرهێنانی ئەو جەهادە پێکەوە یاری یەکتری بکەن و بتوانین ئینشەڵڵا بە سوورەتێکی موفەقیەت ئامیز ئەو جەهادە بە ئیجرا دەربێنین. جەهادی تەبین بەر ئەساسی بەیاناتی ڕەهبەری معەزەمی ئینقلابی ئیسلامی بەخۆی لە دوو عەرسە تەشکیل بووە، یعنی بەخۆی دوو دانە واژەیە کە پێکەوە هەم لە واژەی جەهاد و هەم لە واژەی تەبین تەشکیل بووە. جەهاد قبلەنیش کە تەوزیحماندا حەزرەتی ئیمام خامنەی مەد الظیل العالی دەفەرمێ کە جەهاد تەڵاشێکی مستەمەڕە بۆ تەواوی توانی یەک مؤمن. بە تەواوی توانی یەک مؤمن دەبێت تەڵاشێکی مستەمەڕ بدون خەستەگی، واوەی کە مهمترین ئەرسەکەش یەوەیە لە تەقابل بە دوشمنی جەریانی حەقدا بیکە، هەمەجانەبە و هوشمەندانەشە، واوەیە مخلصانە بۆ گەیشتن بە یەک هەدەفی خاصە. پس جەهاد لە حەقیقەت ئەگەر ئەو چەندانە نوکتەی تێدا بێ، ینی تەڵاشێکی مستەمەڕ بێ، هیچ گونە خەستەگێکی تێدا نەبێ، لە تەقابل با دوشمنی جەریانی حەقدا بێ و مخلصانە بێ و لە ڕێگای خوددادا بێ و بۆ ئینقلاب بێ و بۆ ئیسلام بێ و ئەوەی کە یەک هەدەفی خاصی هەبێ، جا پێی دەڵێن جەهاد و لەو ئەرسێدا مبارزە شکل دەگرتریە. وەختێک کە مبارزە شکلی گرت، ئەو جەهادە ئێمە لە تەواوی ئەرسەکاندا، یعنی لە ئەرسەهای مختلفی ئیجتیماعی، سیاسی، علمی، اقتصادی، فەرهەنگی، مەطبوعاتی، عمرانی و مدیریەتی، لە تەواوی ئەرسەکانە و جەهادە بە ئیجرا دەردێ. بە عنوانی مثال عزیزانی من، لە زمانی کۆڕۆنادا کە یەک دانشمەندانی ئێرانی هاتن واکسەنی کۆڕۆنایان کەشف کرد، ئەو هەدەف لە کەشفی ئەو واکسەنە مقابلەکردن لەگەڵ دوشمنی جەریانی حەق بوو، یعنی لە تەقابل با دوشمنی جەریانی حەق ئەو مبارزەیە شکلی گرت. پس لێرانەدا پێی دەڵێن جەهادی علمی. ئەو جەهادی علمی بوو. زمانێک کە ئێمە موشەکی خۆڕەمشەهری چوارتەوەسوتی فەناوەران و مهندسین و فەناوەرانی ئێران ئەو شتە دروست بوو، هات لە تەقابل با دوشمنی جەریانی حەق بوو، لە تەقابل با موشەکهایەکی تەوانبوردی ئامریکا و ئیسرائیل بوو. پس هەر کارێک کە لە تەقابل با دوشمنی جەریانی حەق بکردریە، ئێمە پێی دەڵێن جەهاد. بەلاخەرە بەر ئەساسی فەرمایشاتی حەزرەتی ئیمام خامنەی ڕەهبەری معەزەمی ئینقلابی ئیسلامی، هەر جەهادیەک کە ئێمە بێنین، مەسەڵەن هەر تەڵاشێک کە ئێمە بیکەین، جەهاد نییە، بە جەهاد منتەهی نابێ. زۆرێک لە عەرسەی خدمەتگوزاری و لە عەرسەهایەکی مختلف کە پێم کوتن عمرانی، سیاسی، ئابادانی، مەطبوعاتی، زۆرێک لە جەوانیان دێن فعالیت دەکەن، وەلی ئەسلی فعالیەتەکان، هەدەفی ئەسلیان لە تەقابل با دوشمنی جەریانی حەقدانە. پس لێرەدا جەهاد شکل ناگرێ، بەڵێ کارەکان زۆر مفیدە، خدمەتڕسانیشە و خدمەتگوزاریشە بۆ خەڵک، وەلی دەبێ کوتمان هەدەفی ئەسلی ئێمە لە تەقابل بە دوشمنی جەریانی حەقدا، یعنی یەک مبارزە شکل دەکرتریە. من کە لێرانە گفتمان سازی دەکەم، ئەو شتە ڕوون دەکەمەوە بەیاناتی ئینقلابی ئیسلامی، بەیاناتی ڕەهبەری معەزەمی ئینقلاب، ئیمامەینی ئینقلاب و ئەوەی کە پێشەوای دینیەکەمان حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم ڕوون دەکەمەوە بۆ جەوانانی مؤمنی متاهدی ئینقلابی، گفتمان سازەکە ڕوون دەکەمەوە لێرە لە تەقابل با دوشمنی جەریانی حەقە، کە هەر شوبهەیەک لە زێهنی جەوانین و مؤمنین و مسلمیندایە ڕوونی کەینەوە. پس جەهادێک جەهادە کە لە تەقابل با دوشمنی جەریانی حەقدا بێ و یەک هەدەفی ئەسلی هەبێ. ئەسلی کار ئەوەیە کە بەو نەیزەیە یا بەو شمشیرە دوشمنی جەریانی حەق، یا ئەوەی کە بەو تفەنگە دوشمنی جەریانی حەق، ئێمە ڕوبەڕووی ئەو ڕاوەستین و لە مقابل با ئەو دابێ. ئەو دار پێی دەڵێن ئەوە جەهادە. لە ئەسلیشدا ئێمە بۆ دەڵێن جەهادی تەبین. بۆ ڕەهبەری معەزەمی ئینقلابی ئیسلامی دەڵا مهمترین جەهاد جەهادی تەبینە؟ بەڵێ مهمترین جەهاد جەهادی تەبینە، چونکە ئێمە ئانەکانێ لە حاڵی شەڕی نەرمداین، لە حاڵی جەنگی نەرمداین. ئەو جەنگە نەرمە چییە؟ ئەو جەنگە نەرمە لە تەواوی ئەرسەکاندایە، لە عەرسەی سیاسیدایە، مەطبوعاتیدایە، ئیجتیماعیدایە، سیاسیدایە، عمرانیدایە، ئابادانیدایە، مدیریەتی، لە تەواوی ئەرسەکاندایە. لە تەواوی ئەرسەکاندایە کە تەواوی دوشمنینی ئیسلام و دوشمنینی مسلمین و مؤمنین هاتوون، دەسیسەمان بۆ
بۆ دەنێنەوە هاتوون شتهایەک وارد دەکەن هاتوون مەسەڵەن لە طریقی ڕسانەهای جەمعیەوە دایان هەوێ لەسەر زەهنی جەوانان تەسیردا بنێن پس ئێمەڵانەکە لە هەموو نەزەرێکەوە دەبێ ئامادە بین و جەنگە جەنگێکی نەرمە جەنگێکی نەرمە و هەدەفی دوشمنیش لەو جەنگە نەرمەچیە هەدەفی دوشمن لەو جەنگە نەرمە لە عەسریدا بەر ئەساسی فەرمایشاتی ڕەهبەری موعەظەمی ئینقلابی ئیسلامی دوو هەدەفی هەیە هەدەفی هەیە ئەوەی کە قەتعکردنی زنجیرەی تەواسی یعنی زنجیرەی تەواسی مؤمنین پێکەوە قەتع بکە دوایی واروونە نیشاندادنی واقعیەتە بۆەوەی کە دوژمن نەتوانێ و کارە بکە بەر ئەساسی فەرمایشاتی ڕەهبەری موعەظەمی ئینقلابی ئیسلامی ئێمە یەک مؤمن یەک جەوانی مؤمنی متاهدی ئینقلابی یەک مسلم یەک مؤمن دەبێ دوو دانە خەسیسە یا دوو دانە خصوصیەتی لازمی هەبێ یەک بەسیرەتی هەبێ یەکیش سەبری هەبێ بەسیرەت دەڵێن تیزبینانە تەمەشاکردنە بە ڕێگای حەقیقەت بە ڕێگای واقعیەت بەو سیراتە مستەقیمە ئەحەدیەتە کە دەبێ ئەو مؤمنە یا و مسلمە یا و جەوانە مؤمنە متاهدە ئینقلابیە بەسیرەتی هەبێ ئاگاهی هەبێ دووەمین دانیان دەڵێن سەبرە ئیستقامەت و پایداری لە سراتی مستەقیمی ئەحەدی پس دەبێ ئیستقامەت و پایداری هەبێ لەو ڕێگادا جا دەتوانین ئەگەوانەی هەبێ حیزەوەی کە دوشمن ناتوانێ زنجیرەی تەواسیەکەمان قەتع بکە بەر ئەساسی فەرمایشاتی ڕەهبەری وتەواسێ بالحەق وتەواسێ بالسابر لە حقیقەت مؤمنین یەکتری دەبێ دەعوەتکەن بۆ تەواسی حەق و بۆ تەواسی سەبر ئەگەر مؤمنین ئەو زنجیرەیان لێ قەتع بێ کە هەدەفی دوشمن ئەوەیە لێرەدا هەم لە حقیقەت و حەق دوور دەکەونەوە و هەمەوەی کە سەبر و ئیستقامەتی خۆیان لەدەست دەدەن دوشمنان دەتوانن زووتر زەفەریان پێبرن و مؤمنین و مسلمین منزەوی دەبن لە گۆشەیەک وەک حاڵەتی ئەفسردگیمانەندا دەنیشن توانی هیچ کارێکیان نامێنێ ناومید دەبن لە هەموو شتێک پایەهای ئیسلام و ئینقلاب سۆس دەبێ و دووەمین دانیان دەڵێن واروونە نیشاندانی واقعیەتەوەی کە واقعیەتەکان بەرعەکس نیشان دەدەن دشمن هەدەفەکەی ئەوەیە تەواوی واقعیەتەکان بۆ ئێمە بەرعەکس نیشاندا لە حەقیقەت واقعیەتەکان دێنێ لاپوشانی دەکاوە درۆهایەک کە بافتەی زهنی خۆیانە دێنن بۆ جەوانانی ئێمە بۆ مؤمنین و مسلمینی ئێمە بەیانی دەکەن کە وەزیفەی ئێمە ڕووناکردنی ئەوەیە پەس لەو جەنگە نەرمەدا ئێمە دەبێ تەواوی سعی و تەلاشی خۆمان بکەین کە دشمن نەتوانێت زەفەر بە جەوانانمان بە خوشکانمان بە برایانمان و بە هەموو خانەوادەکەمان و ئیسلام و مسلمینەکەمان بگەێنێ دوایی معنای تەبین لە زمانی ڕەهبەریەوە ئەوەیە کە دەفەرمێ تەبین ینی بەیانی حەقیقەت بەیانی حەقیقەت وە لە بین بردننی غوبار و مێهێک کە لەسەر واقعیەتە ئەوەی کە ئەو واقعیەتە ئێمە بێنین ڕووناکەینەوە هەر غوبارێک هەر مهگرفتەگێک هەر نوکتەیەکی جەهالەت ئالوود هەر تەحریفێکی کە دوژمنان لیان کردو ئێمە بێنین ڕوونی کەینەوە ئەو حەقیقەت و واقعیەتەوە پێی دەڵێن تەبین پس لێرەدا تەبین زۆر مهمە جەهادی تەبین مهمە تەبین ئەو ڕۆشنگەریە ئەوەی کە فکر و زهنی مؤمنین و مسلمین ئێمە بێنین ڕووناکەینەوە ئەوە بێحەد و حساب مهمە دەڵێن بۆ تەبین چونکێ دەڵێن ئەساس و ڕەویشی کاری ئیسلام و ئینقلاب تەبینە هەم لە نەزەر قورئانیەوە هەم لە نەزەر ئیسلامیەوە تەبین و ڕۆشنگەری و بەیانی حەقیقەت و ئەوەی کە غوبار لەسەر و چاوی ئەو واقعیەتانە ئێمە پاکەینەوە چاکترین کارێکە کە لە ئیسلام و لە نێو ئینقلابدا تۆسیی پێکراوە مەفهومی ئیرشادی جاهل و بێتەفاوت نەبوون بە تەواوی ئەترافیانمان بە تەواوی مسلمەکان بە تەواوی مؤمنەکان لە حەقیقەت ئەوە تەبینە و ئەساسی کاری ئیسلامە دوایی دەڵێن جەنگی ڕەوایەتەکانە بۆ تەبین دەڵێن چونکە جەنگی ڕەوایەتەکان لێرانەدا مەترەحە جەنگی ڕەوایەتەکان چیە ئەگەر من حەقیقەتێک نەیڵێم مؤمنێک یا مسلمینێک نێن ئەو حەقیقەتە بڵێن ئەو حەقیقەتە پایماڵ دەبێ غوبارالود دەبێ چڵکین دەبێ و یەکدانە لە کافران هەڵدەستن جەنگی ڕەوایەت دەکەن بۆ نمونە بۆ مثال لەبارەی مەسەلەن لەبارەی شیعە و سوننیەوە لەبارەی ئەوەی کە عولەمای ئەهلی سوننەت و ئەهلی تەشەیع ئەگەر نەیەن اختلافێک کە لە بینی اختلافێک کە دوشمنان دایان هەوێ لە بینی مەزهەبەکاندا لە بینی مەزهەبی شیعە و سوننیدا بە وجودی بێنن ئەگەر ئەو عولەمانەیەن غوبار لەسەر ئەوە هەڵنەگرن غوبارالوودە بەس غوبارەکەی پانەکەنەوە ئەو نوکتە جەهالەتانەی لێ پانەکەنەوە لە حەقیقەت باعیسی تەفرقە بینی مسلمین و مؤمنین دەبێ پس یەکێکی لە ڕێگاها ئەوەیە کە جەنگی ڕەوایەت
ڕەوایەتەکان ئەگەر ئێمە دەست بەکار نەبین عولەمای ئێمە دەست بەکار نەبێ لە حەقیقەت کافرەکان لێ دەست بەکار دەبن و گفتەهایەک مەترح دەکەن گفتمان سازێکی درۆ ئەنجام دەدەن کە لێرانەدا جەنگی ڕەوایەتەکان دەیانهەیە بە پیرۆزی و نەفعی خۆیان تەواویکەن پس لێرە وەزیفەی تەبین و ڕۆشنگەری ئێمە ئەوەیە وەزیفەی ئێمە ئەوەیە ئەساسی کاری ئیسلام و مسلمینی ئێمە ئەوەیە کە بێنن ڕۆشنگەریکەن لە هەموو زەمینەکانیشدا هەم لە زەمینەی دینی هەم لە زەمینەی مەسەبی لە زەمینەی عرفانی لە زەمینەی ئینقلابی لە زەمینەی ئیسلامی لە هەر زەمینەیەکدایە دەبێ شتە ڕۆشنگەری بکرێ دوایی دەڵێن ئێمە ئەنواعی جەهادی تەبینمان هەیە کە لێرەدا دوو نۆعیانێکیان نۆعی دەرمانیەکشان نۆعی پیشگیرانە نۆعی دەرمانەکان چیە دەڵێن نۆعی دەرمانەکان ئەوەیە کە مەسئلەیەکە مەترح کراوە ئەو مەسئلەیە بە سوورەتێک مەترح کراوە کە ڕاست و درۆ تێکەڵاو بووە ڕاست و درۆ تێکەڵاو بۆ ئێمە دەبێ بێنین تەحریف زۆدایی بکەین تەحریف زۆدایی چۆن دێنین ئەزاکەی لێک تەفکیک دەکەین تەزیە و تەحلیلی دەکەین کام قسمەتی درۆیە و کام قسمەتی ڕاستە جودایی دەکەینەوە سوورەت مەسئلەکە مشەخص دەکەین و بەو حاڵەتەیە کە تەبینگەری ئێمە باعیس دەبێ کە دەرمانێکی بۆ پەیداکەین دەڵێن مەسئلەکەمان ئەوەیە قسمەتە ڕاستەکەی ئەوەیە و قسمەتە درۆکەشی ئەوەیە کە پیانەوە نووساندەوە دوشمن هاتووە ئیستفادەی کردو و پێوەی نووساندووە پس دێنین لێرانەدا لە جەهادی تەبین نۆعی دەرمانێکی ئیستفادە دەکەین دوایی دەڵێن نۆعی پێشگیرانەکەی چێ نۆعی پێشگیرانەکەی لە حەقیقەت ئەوەیە کە ئێمە دێنین واکسەنێک لە واکسەنێکی ئیستفادە دەکەین یا لە تەزریقێکی ئیستفادە دەکەین کە ئەو مەسمومیەتەی دەیهەوێ بەدەنیە و ئینسانە بیگرێ دەیهەوێ زەهنیە و ئینسانە بیگرێ نایڵین مەسموم بیە نایڵین زەهنی جەوانەکانمان زەهنی کچەکانمان زەهنی کوڕەکانمان زەهنی خوشکان و برایان و بابەکانمان نایڵین بە وەسیلەی قسەهایەک بە وەسیلەی گفتەهایەکی دوشمن تەحریف کرێ دێنین نایڵین ئەو مهاجمانە وا حەملە دەکەن بۆ زەهنی ئەو جەوان و مسلمانە ئێمە نایڵین کە بۆ سوورەتە حملەیان بۆ بکەن و حەق و باتڵ تێکەڵاوکەین دێنین پیشگیرانە واکسەنی بۆ دروست دەکەین ئەو واکسەنە پیشگیرانەیە چیە مەسەڵەن لە هەموو زەمینەکاندا ئێمە دەتوانین ئەو کارە ئەنجام بدەین لە زەمینەی اقتصادیدا قبل زەوەی کە بێڵ مەسەڵەن دوشمن بێ حملە بکە و حملەی اقتصادی بۆ ئێمە بکە و میزانی تەوەڕوم بەرێتە سەری ئێمە دقیق ئاماری خۆمان مشەخص دەکەین دقیق لەو زەمینەوەیەوە دەڵێن کە چەند دەرسەد تەوەڕوم لە حاڵی شێکلگیریدایە 3% شت گران دەبێت و 3% نرخی کام کالا ئەرزان دەبێت و کام کالا گران دەبێت و کامە لە حاڵی تەغییردایە پس پیشگیرانە ئێمە نوعێک واکسەنی پێ تەزریق دەکەین بە قسمەتی اقتصادەکەمان کە نایەڵین دوشمن بێ غوبار ئالودانە بە سوورەتی جاهلانە گفتەهایەک واردی اقتصادی ئێمە بکە کە خدای ناخواستە بڵێ اقتصاد لە حاڵی فروپاشیدایە مەسەڵەن فڵان شت وای دێ کە ئیدی ئەو کالای غیری قابلی دەسترسە پس دێین پیشگیری دەکەین لە نەزەر عیلمیەوە و نەزەر فەرهەنگیەوە لە هەموو نەزەرەکانەوە ئێمە دەتوانین لە جەهادی تەبین ئیستفادە دەکەین بۆیە ڕەهبەری موعەزەمی ئینقلابی ئیسلامی گەورەترین تەوسیەی کە لە ساڵی کە لە 11/1400دا دیسانە کە فەرمانی داوە چەندین جار فەرمانی داوە بە ئەوەی کە بە سوورەتی عمومی ئێمە جەهادی تەبین ئیجرا بکەین و پیادەی بکەین و تەواوی مؤمنین و مسلمین بتوانن ئەو غوبارانە ئەو جەهالەتانەی کە دوشمن دەیهەوێ حملە بکا بۆ زەهنی جەوانانی ئێمە بۆ زەهنی مؤمنین ئێمەوانە پاکاتەوە پس لێرەدا جەهادی تەبین مهمترین جەهادێکە کە فەرمانی هەمەگانی و فەرمانی عمومی بۆ دەدرێ بۆ ئیجرابوونی لە هەر جامعەیەکی ئیسلامیدا لە هەر جامعەیەکی کە حکوومەتەکەی ئینقلابی و ئیسلامیە وەک نظامی جمهوری ئیسلامی کە ئیدامە دەهەندەی ڕێگای ئیسلامی نابی محەممەدیە ئەگەر بەر ئەساسی فەرمودەهای وەڵامەخاممان ڕەهبەری موعەزەمی ئینقلابی ئیسلامی ئەو فەرمانە جەهادە تەبینە ئیجرا بکەین و نێڵین هیچ غوبارێک هیچ مهێک لەسەر واقعیەتە کارمان بنیشێ لە حەقیقەت دەتوانین وردە بە قولەهای سعود کە هەمان ئوفوقای بڵند و دەست پەیداکردن بە ئارمانهای ئینقلابی بڵیندا دەست پەیدا بکەین و وەزەمینە سازی بکەین بۆ زوهور و تەمەدونی نوینی ئیسلامی و ئینشاء الله پەرچەم و عەلەم بدەین بەدەست حەزرەتی ئیمام مهدی موعود